بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش. بەرنامەی ئەم جاری بە کاتی عەقڵ تایبەتە بە تەوەرێک کە بۆ هەمومان گرنگە. ئەویش بریتیە لە نائومێدبوون لە گۆڕانکاری. واتە ئەو کاتەی کە کۆمەڵگەیەک لەسەر ئاستی کۆ بە کۆ نائومێدە بن لەوەی کە گۆڕانکاری لە دۆخی خۆیان نابکەن. بۆ هەر کەسێک لە هەرێمی کوردستانی عێراق یاخود لە کوردستانی باشوور بژی هەست بەو ڕەشبینی و نائومێدیاکە کە هەر تاکێک لەم کۆمەڵگەیە ڕۆژانە بەری ئەکەوێ. نائومێدبوون لەوەی کە دۆخی خۆمان بەرە و باشتر بگۆڕی. نائومێدبوون لە سیاسیەکان، نائومێدبوون لە ڕۆژی کۆمەڵایەتی. هەمووان بە ئەندازەیەکی زۆر تەسلیم ملکەتی ئەو دۆ خەزاڵە بوون ئەویژەوەیە کە ئێمە هەر ئەمەی هەر ئەمە بووین و هەر ئەمەژە بین. واتە چۆنمان هێناوە ئێستا واین و لە داهاتووشە هەروابی. بەس بەڕاستی ئایا گۆڕانکاری ئەوەندە قورسە و گۆڕانکاری تا ئەو ئەندازەیە ئەستەمە کە ئێمە تێگەیشتوین و لە ڕووی مێژوویشەوە ئایا ئێمە بە درێژایی مێژوو هەروە بووین و بۆی ئێستا شوین و لە داهاتوو شاوابین. ئەمانە تەوەرەی گرنگی ئەم بەرنامەیەن کە لەگەڵ دوو میوانی ئازیز و خۆشەویست تاوتویانەکەم. ئێمە کەمتر لەسەر لایەنە مێژووی و لایەنە سیاسی و لایەنە ڕووکەشەکەی کە خەڵک مامەڵی لەگەڵاکە ئاوەستین. ئێمە هەوڵەین لە دیدێکی فکری لە پکڵاو ڕۆژنە و لە پەنجەرەیەکی فکری سۆسیۆلۆجی و تا ئەندازێکی نزیکتریش سایکۆلۆجی ئەوەی کە چی واکە ئێمە ئەم هەستەمانە بێ کە ڕەنگە هەستێکی ڕاستیش نەبێت چونکە ڕەنگە ئێمە گۆڕابێتین بەبێەوەی خۆمان پێبزانین، ڕەنگە ئەوەندەش خراب نەبین کە هەستی پێەکەی. لەسەر ئەم تەوەرانە گفتوگۆ لەگەڵ هەردوو ئازیز و خۆشەویست مامۆستا فاروق عەبدوڵڵا و هەروەها مامۆستا هادی حەمەڕەشید دەکەم بە خێراتتانەکەم. مامۆستایانی ئەزیز و خۆشەویستی خوا بەخێر بێت. پێشەکیەکەم وەسفێکی گشتی دۆخی کوردستانی کردبەوەی کە نائومێدی وەکو هەورێکی سەرتاپاگیر بەسەر ئەو کۆمەڵگایە زاڵ بووە. پێ دوایە ئەو وەسفێکی وردبین و ڕاست بێ یاخود شتێک لە کەمترە یا شتێک ڕۆشنایی هەیە؟ سپاس بۆیەوە. لە ڕاستیە کاک یاسین وەڵامانەوە بەم پرسیارە حەساسانە بە میکانیزم و بە ئالیەت و بەو ئوسلوبەی کە ڕۆژانە بەرجۆمانەکە و ئەیبیسین وەڵامدانەی سەرپی وەڵامدانەی پۆپۆلیستی نامان گەینە بێت شوێنێ. یعنی مۆزۆی ئەوە حەساس قابلی دەرەجێکی زیاتر لە لێوردبوونەوەیە بە دوازدەچوونێکی زیاترە. کەواتە ئەم وەسفانە وەسفی درشتن یعنی. بەڵێ بەڵێ ینی ئەکرێ ئێمە ورتر سەیری مۆزوعەکان بکەین. و بۆ ئەوەشی کە بتوانین بە فعلی بە شوێن وردەکارێکی زیاتر بە شوێن خوێندنەوەیکی زیاتر بچین. ڕاستەکە ئەبێ هەنێ معنی ئەوەی من هەموو جارە ناوێن مڕاجعەیەکی گشتی. بەڕاستی ئێمە پێویستم بە مڕاجعە وەستانێکەیە لە پێناوی مڕاجعەیەکی گشتیە، مڕاجعەی کۆمەڵێت چەمک و مەفاهیم و تێگەشتن و دنیابینی. ئەجینا ئێمە گەر بە هەمان ئامرازە کۆنەکان بە هەمان ئامرازە تەقلیدیەکان بین قسە لەسەر وەزعی ئێستا بکەین، ئەم هەموو ئەڵ و گۆڕە لە دنیا ڕوویاوە ناکرێتەوە. بەڕاستی ئێمە گە 100 ساڵی سیاسەت لە وڵاتە وەرگرین، هەنی ئەکرێتەوە بە 100 ساڵەوە پێش بە هەمان مەفاهیم و تێگەشتنەوە بیت قسە لەسەر وەزعی سیاسی کە قسە لەسەر وەزعی کۆمەڵایەتی وانە بکەین ناکرێت. لەبەرەوە بە قەناعەتی من گرنگترین شت ئەوەیە ئێمە لێرە لەسەر کۆمەڵە چەمک و مەفاهیم بۆستین جارێکتر لە زاویترەوە لە گۆشترەوە خوێنەوە باسەکان بکەین بۆی بیمافی هەیە. ینی کە تۆ باسێکی کە خۆت و کۆڵی بە جۆرە لە مەشکوچیەوە باسەکە یان یاسە بە فعلی وایە وانە باش. ینی ئێمە بۆ دەربازبوون لەما بەس ئینکاری لەوە ناکرێت یان کۆڵی لەوە ناکرێت کە هەستی زاڵ لە کۆمەڵگەی ئێمە هەستی نائومێدیە وایە؟ بەتاکید هەستی نائومێدیە، بەڵام تۆ ئەبێ بچیتەوە بۆ بنەماکانی ئەم هەستە. یعنی من ئەمە نمونەیەک بێنمەوە. یعنی بە قەناعەتی خۆم بە تێگەشتنێ گەشتم ئەوی ژەوەیە کە بێهیوایی لە دوو ئاسا ببینینەمە. ئاسەکیان ئاسی تاکە کەسیە کە من ناوێنم سروشتی، یعنی ئاساییە ئینسانێک مەسەڵەن ژیانێ بێهیوا بێ تەوقعی قەزەیەکە و پێویست نایە بە تووشی بێهیواییە بێ. ئەم زۆرە لە بێهیوایی ئەکرێ ڕۆژ لە ڕۆژان کۆمەڵگە ئەم تاکە هیوایەک لە کۆمەڵگە ئەم تاکە بێنێتەوە ناو هیوا جارێکتر
و ئاشکرێن نە کۆمەڵگە وەزعی بە جۆرێ بێم تا ئەو پەڕی بەرەکە لەوانەیە انتحار بێ ئەمە بێهیوایەکی سروشتێ بەڵام بێهیوایەکی تر هەیە بێهیوایەکی کۆمەڵگەییە کۆی دەستە جەمعیە کێشەکە لێرایە یعنی ممکن نییە ئەبێت ظاهری ڕوویا بە شتێ قەوما بێت ئێمە لەسەر هەردوو ئاستەکە هەمانەوە تۆ پێ دوای ئاستی تاک ناومێدی لەسەر ئاستی تاک سروشتێ بەس لەسەر ئاستی دەستە جەمعی مەترسیدارە بەس ئێمە لەسەر ئاسی دەستە جەمعیش ناومێدین وە بڵێ پێ دوانیم هەڵبژاردننی کۆتایی ئەو ناومێدە دەستە جەمعی زیاتر کرد چکە خەڵک لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردووە ڕەنگە لە دوای 2009 لە دوای هەڵبژاردننی بڵین 25 حوت و ئەوانی 2009 کە گۆڕان هات ڕەنگە حماسیترین هەڵبژاردن بوو بەڵام خەڵک نەک گۆڕانکاری نەبینی بگرە یعنی هینێکی عکسیشی بینی یعنی نەتیجەیەکی عکسیشی بینەوەی کە سەیران کرد خەڵک نەک بە دۆخەکە رازین بگرە زۆر لێکێتی پارتی ڕازین کە دەسەڵاتدار بوو لە ماوەی ئەو هەموو کارەساتی کە لە دوای 2009 و لە دوای 2012 و چواردەوە کە بەسەر کوردستانە هاتووە بەتەکید ناومێدەکەی زیاتر کرد وای کێشەکە لەمە کاگیاسی من کاتێک کاڵی ناومێدەکەی زیاتر کرد دەباشە من هەمان مۆزوع ئەسە بەدیویکترا بۆتە خوێنەوە من بەعکسەوە من وکو هاوڵاتێک ئومێدم زیادی کردووە قسەکە لەسەر ئەمە یعنی ئەزین چۆنە قسەکە لەسەر ئەوەی یعنی و کوتم ئەبێ ئەمە تێگەشتن و خوێندنەوەمان جارێکتر بوو ئەم چەمکانە هەبێ بەس ئەوەی لەسەر حەزەکەم یعنی ڕێی تۆ بچۆن حەزەکەم پێرسپێکتیڤ و دیدگایت بۆ تۆ بۆ من گرنگە یعنی چۆن بە دیۆکەی دیکە ئومێدەوارانە لەم نەتیجەی ئەم ئاخیر هەڵبژاردنەڕوانی کە خەڵکانێکی زۆر ئەو تێڕوانینیان نییە من ئەو بە بێهیوایەکەوان باسکەم بۆی جوانتر تەرسیم بێ ئەو حاڵەت عکسی کە من هەمە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ینی سیرکە هەڵبژاردن خۆی چییە هەڵبژاردن لە حاڵەتە میسالیەکەیە ڕوویەکە لە ڕوویەکانی دیموکراسی پایەکە لە پایەکانی دیموکراسی چالاکیەکە لە چالێکەکانی دیموکراسی ینی ئەمەیە کەواتە دیموکراسیش نییە بە تەواوی ئێجا ببینە سەر دیموکراسی خۆی چییە ئەویش ڕوویەکە لە ڕوویەکانی گۆڕانکاری چالێکەکە لە چالێکەکانی گۆڕانکاری چی ناوەنی ناوبنێ یعنی کەواتە هەڵبژاردن بەدەستی دوو یا بڵێمە دوو پشت دێتەوە سەر گۆڕانکاری ئێمە معقولە تۆ لێک هەڵبژاردنە هەموو گۆڕانکاری بخێتە ژێر پرسیارەوە من ئەمە خەمە ژێر پرسیارەوە لەبەرەوە ئەسڵن ئەو بێئومێدیە یعنی وەکو ئەو وایە بڵێ یەک ئامرازی بچووکە لێوەرەگرن تۆ ماشێنێکی گەورە بەجارێ هەڵی پەچی کەوتەوە کاکە ناکرێت برغوویەک بگۆڕە بەڵام ناکرێت تۆ ماشێنێک بەس ئەم هوشیاریە ئەم هوشیارە و شیاری کۆمەڵگە ئێمە لەسەر ئاسی دەست وە لەسەر ئاسی دەستە جەمعی وازە بن لەسەر ئاسی نوخبەی هی ڕۆشنبیری و هی ئەکادیمیش ئەم هوشیاریانەیە بۆی کە ناکرێ مەچینەکە لە پێناوی بڕۆ کافڕێبین بەداخەوە یعنی کێشەکە ئەسڵ من کێشەیەکم هەیە یعنی لەمەشانە زۆر جیاوازم ئەوشە بەشێ لەو بێهیوایی و ناومێدی کە لە ناو خەڵکایە بەشێکی نوخبەی ڕۆشنبیر و ئەمانەی هێنن کاکە یعنی کابرا لەبەر بەلەدەکەەوە ساوە ژیانێکی سروشتی و ئیشی خۆیەکە و ئەڕۆ و ڕەنگەر میدیا و مستەقەفوازی لێبێن خۆی زۆر ئومێدەوار خۆی تۆزە ئومێدی هەبێ بەس کاکە تۆ ئەی کوژید یعنی دەستخۆش لە تیۆریزەیەکەن بێ ئومێدی دەست خۆش بێ زۆر لە خاڵێکی زۆر باشە خاڵ ینی بە دەردیڵەن پاسێکی باش ئەمێ بۆی کە چم هەلای مامەسا هادی دەست خۆش کاک فاڕۆجان مامەسا ینی با لە ڕۆڵی ئەم نوخبەیە وردبینەوە لە بێ ئومێدکردنی خەڵک ینی نیچە کە فەیلسوفێکی زۆر ئیرادەگەرایە بەڵام ڕەکە نێهلیست و پوچگەرا یا ڕەشبین بێ بەڵام زۆر ئیرادەگەرایە و باوەڕی بە دەستکاریکردنی دنیا هەیە ئەسڵن باوەڕی بە دەستکاریکردنێکی زۆر نیشتیانی دنیا کەچی لێرە بە کۆت ئیختیباس دێوەرگرتن بە پارچە پارچەکردن کردویانە بە فەیلسوفێک کە وا لە تۆکە یعنی ئومێدت بە گۆڕان وشت دەبێ اینجا زۆر اختیباسات لە فەیلسوف و بیرمەندیۆک و ئیمێل سیوران لە زۆرێک لە ئەوانی ترکە لە شۆپنهاوەر ینی بووە بە ترێندە ساحتا خەڵکی ئاساییژە بینم سیرەکەی کۆتێکی هی شۆپنهاوەرێنێ دانێ لە کاتێکا کە سیرەکە ینی زۆر مهتەم نییە بە سەقافەوە هێنانی ئەم سەقافە ڕەشبینیە بۆ ناو سۆشیال میدیا و یعنی جەنەرەڵایزکردنی بەگشتاندنی لەکوێ دێ و ئەم نوخبەیە بۆچی حەزی زۆر لەم نەغمە ڕەشبین و نەغمە ناومێدانە هەیە بۆ کارەکەی چییە بۆ پێی کە جەنابەت هەم کەسێکی خوێنەوار و ڕۆشنبیری و هەم لە سۆشیال میدیا و ئەوانە ینی ئامادەی یەکتێکە خەڵکانێک گوێت لێگرن و خەڵکانێک متابعەتەکەنەوە وەڵا سوپاس مامۆستا لە ڕاستیە گرفتەکە وەکو کاک فاروق باسی کرد گرفتێکی تا ڕادەیە بوقعەیە وەرگیراوە ئەو بوقعە هەموو شتێکی لەسەر حساب کراوە من پێم وایە ئەگەر لێمە پرسی لە ڕاستیان ناومێدی لە وڵاتی ئێمە هەیە بێگومان ناومێدی هەیە بەس باسی هۆکارەکەی بکەین
بیزەبت ئەتوانین بڵین هۆکارەکەی بەشی سەرەکی ئەو نخبەیە جا ئەو نخبە هەم کایە سەقافەکەیان بە تەواوەتی داگیر کردو بەدەستیانەوە هەم کایە میدیایەکەیان بەدەستەوەیە ئەم چ میدیا چێ با بڵێن مەساحە سەقافیەکە کارێکیان کردووە من سەرەتا ناوی ئەنێم تەوقعاتی خەڵک بەرزەکەنەوە تەوقعاتی خەڵک ئەبەن بەرەو جێگایەک سەرەتا کە خۆیان ئیشیان پێێتی و ئەیانەوێ بڵێن ئێمە پێویستە بچینە بوارێکەوە بیزات باسی هەڵبژاردنمان کرد هەڵبژاردن جەنابتان نەزانن کە لە قوتابخانە جیاوازە فەلسەفی و فکریەکانە قسەی زۆری لەسەر ئایا کێ دەنگ بە ئایا کێ مافی ئەوەی هەیە دەنگ بە قۆناغ بە قۆناغ لە یۆنانەوە تا گەشتۆتە ئێستا ئەمەی لێ دەرچووە کە ئێستا لە دنیای مۆدێرنا هەیە ئەم دنیاە یعنی احترامەن کە بەشێکی بە پۆپۆلیست و دنیای با بڵێن هەڕەمەکی گەرا و ئەوە هینیان کردووە هێناویانە مسەقفین یەن توانای قسەکردنێکی باشیان هەیە لەم بوارە و توانای فریودانێکی زۆر باشیان هەیە سەرەتا بە زمانی قسەکەن کە هەموو شتێک لەبارە یعنی هەموو با بڵێن ڕێگاکان ئەچنە سەر ئەوەی گۆڕانکاریەکی حتمی بووە دەسەڵات ڕائەماڵێ بەڵام کاتێکە کە خەڵکانێکی عقلانی پێیان ئەڵێن کاکە ئەم پۆپۆلیستیە نامانگەێنێ بە هیچ و بە چەندین ڕێگا بە چەندین لۆژیک و با بڵێن بەڵگەی مەلموس پێیان ئەڵێن کە هەڵبژاردن ئەو دنیا ڕەنگاڵەیە نییە کە ئێوە باسیەکەن هەڵبەت لە زەمینەیەکە ئەو زەمینە کە زەمینە سازی بۆ نەکرابێ و ئەو بەڵێنە گەورانە بە خەڵک مەیان بەداخەوە ئەوان تۆ بە کەسێکی ڕەشبین و بە کەسێکە لە کۆمەلگاکەی خۆی تێ نەگەشتووە کەس نازانێت تۆ چی تەوێت تۆ داوای چیەکەی مرۆڤێکی ڕادیکاڵی ڕەشببینی بەڵام دوجار کە هەڵمەتی هەڵبژاردن بەڕێیەکە و ئەچێتە ینی کۆمەلگاکە بەجارێ دەسەڵات هەموو پنتەکانی بەدەستەوەیە توانای با بڵێن کڕین و توانای تەنانەت با بڵێن ئیغراکردن و تا ئەگاتە ترساندن و هەموو ئەو توانایی کە بەدەستی وەیەتی وی خاتە گەڕ کاتێک ئامانە هەمووی بەکارێنێت و جارێکی تر ئەو دروستکاییە سەرکوتە کاتەوە دیسان مسەقفیەتەوە چونکە بەشی خۆی نەبووە بەشەکەی لە ڕاستیا بەشێک بووە کە یعنی شیاوی ئەوە نییە کە ئیمتیازاتی پێوەرگریەتەوە دیسانەوە دەست بە قسەکردنەکات باسی بێ ئومێدیەکە ئەگینا لە ڕاستیا خەڵکە عقلانیەکە ئومێدێکی ئەو تۆی لەسەر ئەو بارودۆخە هەڵ نەچنیوە تا ئێستا بڕوخێ یعنی ئەگەر سەیری مێژووی ئیسلام بکەی لە سەرەتای مێژووی ئیسلامە ئەنی کۆمەڵێک هێز هاتن ئانویست کۆمەڵگەی ئیسلامی بگۆڕن بە تایبەتی ئەو خەتەی کەلایە خەتە ڕاشیدەکە کە خەتی ڕاوێژ و ئەوە بوو بە هەموو تێبینیەکانەوە خەڵکان نەکاتن کردیان بە دەسەڵاتی میراتی و دەسەڵاتی باوک بۆنەوە و بۆ دواتر تەوریست ینی هاتن بەڵێ دەسەڵاتی تەورید هات فەلسەفەی قەدەرگرایی لە کۆمەڵگەی ئیسلامیا پەرەی پێدرا یەکەم جار سۆفیستەکان یا سۆفیەکان هاتن یینیان کردیانی لە دنیا تەوەلا بوون بەڵام دەسەڵات هات بنەوە لە نوعەکان تەخزیەی ئەو هێزانەی کرد کە دنیایان ناوێ و گاڵتە بە دنیاکەن و خۆشیەکانی دنیا ناوێ کورسی بۆ ئێوە و سوچی ماڵەکان بۆ ئێمە خۆشی ژیان بۆ ئێوە قیامەت بۆ ئێمە پێدوانیە کۆمەڵگەی کوردی ئێستا کۆمەڵگەی کوردی لە کوردستانی باشوورە ڕێک لەو مەرحەلە سەرەتایی کە سەرەتای ئیسلام تیای بوو ئێستا لەو مەرحەلەیە وەڵا هەر فکرە دینیەکە کە فکرێکی متەراکیمە لە کۆمەلگای ئێمە یەکێکە لە هۆکارەکانی بەرهەمهێنانی ئەو بێ ئومێدیە چونکە دوجار کە تۆ پانتاییەکی گەورە جێ ئەهێڵی بۆ کەسانێک ئەسپی خۆیانی تیاتاوبن و تۆ بەس تەنها بۆ ئەدە قیامەتیەکە ئەیەی بەدەست کەسانێکەوە کە لە ڕاستیا ئەهلی خێرن ئەوانە ئەهلی خێرن و یانەوێ کۆمەلگا لە ڕاستیا بە سروشتە عادیلەکەی خۆی بەڕێوە بچێ یعنی من بوونی خۆم و وجودی خۆم بسەلمێنم و ئەوەی بەرامبەرم هاکەزا بەڵام کە دەسەڵات ینی با سەرەتا ئەوە بێنین کە مرۆڤ کائینێکی سەیرە یعنی لەکوێ
دەسەڵات هەبێ یعنی یەکسەر بەرەو لادانە ڕوا ئەوەی کە ئەدۆنیس ئەڵێ دەسەڵاتە بێ دژایەتی بکەی ئەگەر ئەو دەسەڵاتە منیش بم لەبەر ئەم خاڵەیەتی نەک ئەوەی کە مرۆڤ ینی لە ژیانی خۆیان هەمیشە هەر ناڕازی بێ بەقەدەر ئەوەی کە دەسەڵات خۆی سروشتێکی لا دەرانەی بێ دەستە لەسەری بۆی لایەنە بەتاکی جا ئەم بەویستم پرسیاری ترێ بکەم مامۆستا ویستم منیش بیبەسمەوە بۆ مۆزوعی قەدەرگەراییەوە لە ڕاستیا فیکرە دینیەکە هێناویانە ینی بەس بێ لە فیکرە دینێکە شار قەدەرگەرایی لە کۆمەلگای ئێمەوەی کە پرسیارشم مامۆستا کرد یعنی کە دنیای ئێمە هەروە بووە ئێژوی 4,000 ساڵمان هەروە بووە هەر پەرد بووین هەر ناکۆک بووین هەر خۆخۆر بووین ئیتر ئێستا شەرواین و لە داات و شاروابین ئەمە ئەم فکرە بەسەر خەڵکی غەیرەدین و دینداری هەیە ینی پێدوانی مێنتەڵەتی زاڵە لە کۆمەلگای ئێمە ئەزانی ئوستاز مەوزوعی مادەم بابەتەکەمان بر بۆ مەوزوعێکی دینی و هۆکارەکەیمان بەستەوە بە مەوزوعێکی دینیەوە لە ڕاستە کۆمەلگای ئەوروپی لە کۆمەلگای ئێمە کۆمەلگاکەیان چەقبەستوتر بووە بەڵام بە ریفۆرمی دینی هەستان بە ئەو گەشتنە ئەو جۆرە لە ئیسیقرار لە کۆمەلگاکەیانە من بە خێرایی ئەمەوێ بڵێم ئەگەر باس لە دین بێ دین خۆی باسی کۆمەڵێک کەسەکە کە ئەو کۆمەڵە کەسە بە خەیرالئومە ناوی بردو خير الأمة أخرجت للناس يأمرون بالمعروف وينهون عن المنكر للراسية أما بابتك نية بابتك يعني شخصي بيه بس بتنها بو كسيك بس دا كومالغاك علي ايو باشترين كسيكن كا لنا كومالغاكانا امر بچاكا كنو نهي لخرابه خراب لخراب ساكن يعني باسي قيامت نيه بقدر وي بس ما نبغى بس مو باينه بس مو فكركار اماديه وكو فكرك لخور اوای كتابخانه لسر كتابخانه قدر قرايمانه جديمانه بلان بهر حال يعني بس با برساري كتب كم ئاچینە چوارچەوەی تیۆری پیلانجێڕیەوە پێدوانیە ئەو هێزانی کە ئەیانەوێت دۆخی چەقبەستۆک خۆی بێڵنەوە دنەی ئەو موسەقاف دنەی ئەو هونەرمەند دنەی ئەو چالاگوان ئەو یوتیوبەرێن کە زۆر ئەو قسەکەن کە دوجار ئەوە تا هەوڵی گۆڕانکاریمانە گۆڕانوا دەرچوو ئەوە فلان هێزوا دەرچوو و دوجار ئێمە دوو هێزمان هەیە ئەوان باشتر ئەگەر ئەم هێزانە لیان بابە سەراحەت بێڵێن ینی کۆمەڵی خەڵکی زۆر هەن خەڵکی هاوڕێی من و تۆش ینی تەنانەت کە خەڵکانی گژانەسین پاوەڕیان وایە ئەگەر گۆڕان وەزعەکەی تێک نایە ئێمە زۆر ڕۆژەمان باشترە بوو گۆڕان وەزعەکەی تێگا ینی ئەگەر ئەوان ئەم یاخی بوون و ئەم هەڵگەڕانیان نەکردایە و ڕەنگە بڕێک لە ینی تەمان بۆ هەموو هێزەکانی دیکەش بڕێک لە واقعەتیش لە قسەکانە بێ لەبەروی کە گۆڕان چی لێ هات بۆ نمونە فیگەرەکانی چیان لێ هات ینی تا چەند ئەم بیان و ئەم پاساوانە واقعین و تا چەندیش دەسەڵات ینی دنەی ئەم جۆرە هینانە بۆی کە کۆمەلگا نائومێترکە زانی مامۆستا ئەو سەرنجە تەئاموریە سەرنجێکی دقیقە ئێمە ڕۆژانێک ئەمانوت با دوورکەوینەوە لە عەقڵی تەئاموری لە ڕاستیە ئەوەی کە کۆمەلگا و دنیاش بەڕێوە با هەر ئەوەیە کە فعلەن تۆ گومان و لە هەموو پرسەکان هەبێ ئەوسا ئەگەیتە ڕێگایەکی دقیق کۆمەلگای شەرق بە شەرقی ئەوسەد بە تایبەتی بەگشتی يعني كتابێکی علی ڕەزا قولی هەیە کە کۆمەڵناسی نخبە کوژی باسی هینەکە باسی سێ نموزەج و سامپڵی وەرگرتووە لە مێژووی ئێرانە کە لە سێ قۆناغی جیاوازە کە ئەوانیش بۆ خۆتەزانی قایمقام و ئەمیر کەبیر و محەممەد مصدیقن ئەم سێ سەرک وەزیرانە لە مێژووی ئێرانە زۆر خەڵکی تایبەت بوون و ئەجێندای گۆڕانکاریان هەبووە بەڵام بەڕاستی ئەوە خودی کۆمەلگاکە نەبووە کە پەلاماری ئەم سێ شخصیاوە هێزێکی نێودەوڵەتی هەبووە هاتووە نەیهێشتووە یعنی با ئەخیریان وەرگین کە ئەخیریان تا ڕادەی لە ئێمەوە نزیکە محەممەد مصدیق لە ساڵی 1950 بیر لە خۆماڵیکردنی نەوتەکاتەوە لە ئێرانە یعنی ئەمە پرسێکی زۆر گەورەی نیشتیمانیە کاتێکە کە ینی ڕابکە لە سەرتاسەری ئێرانە تاکێک نییە لەگەڵیا هاوڕانە بێ ئەگەر کەسانێک نێن موامەرەی لێ بکەن و کەسانێکیش نەبێت دنیایان بن بۆ ئەوەی کە بەرژەوەندیەکانیان بمێنێتەوە یعنی ئەمە بڵێم لە تاریخە BBC کە ئەو کەناڵە ئەوەی کە زۆر بە محایە پێم وایە بێ شفرەی
انقلابەکە بەسەرا لە BBC-ەوەی پێم وابێ ئەوەی کە لە تاریخ هاینم کردووە ینی ناکرێ خۆمان لە تیۆری پلانجەڕی بەدەکەی دەست خۆشمان مساجان دێمە لای جەناب مامۆستا ینی حەزەکەمە فینەکە بەستمەوە بە ئەوە ینی گۆڕانکاری ئێستا تەواو لە ڕەهەندە لۆکاڵەکەی دەرچووە ینی بەو پێی کە خەڵکانێک پیان وایە کەیچێتی پارتی پاڵپشتێکی نێودەوڵەتیانێ و ئەم دەسەڵاتە لە هەرێمی کوردستان پاڵپشتێکی نێودەوڵەتیە هەتا ئەوان ئیشان پیا بێن هێڵە دوای کەشان پێنەما زۆر ئاسانە خۆ حافیزیەکەن ئەمەش یەکێک نییە لە بربەستەکانی گۆڕان یا تۆ جارێ باوەڕت بەم تێڕوانینە هەیە وەگەر پێت هەیە ئایا ئەمە یەکێک نییە لە بربەستەکانی گۆڕانکاری و هێزانی کە ئەنێ و کۆمەڵگەی کوردی بگۆڕن چۆن لەم بربەستە تێبگەن و چۆنیش تێیپەڕێنن با لە ئەو پێناسە ئامۆوە بینکاڵێ ئەو لەمە دنیای کردووە بە گوندێکی بچووک بەڵام بیرمان نەچێت لە گوندا کۆمەڵە ماڵ هەیە ئەنجاتە سەر بەخۆی و لۆکاڵ دەست پێکاتەوە ئەگەر قسە لەسەر تەسیر و کارکردی هێزی دەرەکیە و بەڵێ بە درێژای تاریخ بوونی هەبووە بەڵام باید من نمونەیە بێنینەوە من ئەموو جارە مەسەلەی 25 یەنایەر شۆڕشی میسری کۆتایی 2010 سەرەتای 2011 بە نمونای هێنمەوە یعنی ئەگەر بیرمان بێ خەڵکێکی زۆر هاتە سەر شەقامەکان و ئەمریکاش هاتە سەرخەت بە موازات ئیشەیە کرد یعنی قۆناغ بە قۆناغ لە پشتی مبارەک وەستا بۆ ئەمریکا بە معنای کەلیمە یعنی ئومێدێکی بۆ هەبوو کە ئەم خۆپیشاندانی لە شوێنەکە ئینسیحاب بکە بە ئاراستێکی ترا بڕوا بکوێتەوە تەفاوزەوە لەگەڵ مبارەکە بگەن بە شوێنە ئەوانە نەگەشت یعنی تقریبن لە سعاتەکانی کۆتایی یابوو کە ئیتر ئەخیر جابینەوە پێڵاوەکانم بەرز کردەوە لە مەیدانی تەحریر ئیتر لەوێ ئەمریکا ئەنیتر ئۆکەی وەرگرت ئۆکەی خۆ وەرگرت کە نەخێر ئەو مبارەکەی من لە پشتیم لەم لە حزای بچێت بۆ لاوە بەسم ئیرادەیە یعنی ئەو بە هەموو هێزی خۆی کە هێزی یەکەمی جیهانی هاتە پشتی مبارەک بەڵام نەیتوانی تا کۆتایی بەرامبەری بوەستێتەوە هێزی دەرەکی هێزێکی گاڵتە پێکراو نییە و کاریگەری خۆی هەیە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە 2000 تۆ هەر ئەبێ ئیش لەسەر هێزی ناوخۆی بکەی و ئەوانش هەمیشە چاو و جویان لەسەر ناوخۆی توێ بزان لای تۆ چی ئەگوزارێ ئایا لەگەڵ هەموو وڵاتەکانە نەفسی تەعاملەکەن نەخێر بێگومان نایکەن یەن سەیری ئاسە جیاوازەکانەکەن سەیری ڕۆشنبیری خەڵکی کوردستانی عراقەکەن سەیری ڕۆشنبیری خەڵکی ڕۆژاواکەن سەیری مۆزەمبیقەکەن سەیری کوێکەن بزانن دۆخی کۆمەڵایەتی سیاسی و شیاری خەڵک لەکوێیە بە حەجمی ئەوانەتە داخولەکەن یعنی دەرگایەکی کراونێ بە ئارەزوی خۆیان هەموو دقیق خۆیانی پێ بکەن بە شێوە نییە لە کوردستانە ئەو هێزەی کە بتوانێت کۆمەڵگەی کوردی پڕچەکاوە مۆبیلگیزەی بکە و ئامادەی بکە بۆ ئەوی کە ئەم گۆڕانکاریە بکە لە دوای گۆڕانەوە پرد بوو ئەم هێزە پێدوانی یەکێک لە هۆکارەکانی ناومێدبوونی خەڵک پردبوونی ئەم هێزە ناڕازیە ئەجینا ناڕازیەکان ئێستاش لە کوردستانە کەم نین ئەگەر بەقەدەر 2009 بن زۆر زیات یعنی ئەگەر لەوان بێگومان زۆر زیاترە ڕوبەری ناڕزایی ئەوەی کە ئاستی پێکەین زۆر زیاترە لە جاران ئەو ئەگەر هەڵبژارد ئەم هەڵبژاردنی ئاخیر لە بەرچاو نەگریت پێدوانی ئەو پەربەرد بوونە یەکێکە لە هۆکارەکان و ئەگەر پەردبوونەکە هۆکار بێت چۆن ئەم پەردبوونە کۆکەینەوە ئایا ئیمکانی کۆکردنەوەی ئەم یینانەیە ئەم هێزە پەرتانە شارەکان خۆی بە دوای ئەوە ئەگەڕێکە ئەوی ژوبێتەوە بە هێزێکی وەکوی کشتی پارتی و ساحەکە بە خۆی قۆڕکاتەوە چۆن تەماشای هێزە پەرتاکەی ئێمە بەجیالەوەی کە بین هەر هێزەی پەرت بۆ خۆی قسەی لەسەر بکەین و بزانین بەتەمای چیە و هەدەفی سیاسی چییە ئەبێ شتێکی تر بڵێن ئەویش ئەوەیە ئایا مەسەرەن بین بە هەمان میکانیزم و بە هەمان عەقڵەتی کۆنەوە قسە لەسەر ئەوە بکەین کە بین هەموو هێزەکان کۆ بکەینەوە ئەو هەموو بخێنە مەنزەڵێک و سەری بنێنەوە ئەنی ئەمە بۆ خۆی پێم وایە بۆ چوونێکی یعنی نەک هەر تەقلیدیە بە نەتیجە بە خێر ناشێتەوە بە قەناعەتی کۆتۆ پێ دوایە پەرتی هێزە ناڕازیەکان شتێکی ئاساییە پێم ئاساییە من شتێک بەلامەوە گرنگە بۆ ئەوەی ئەم هێزانە کۆکەمەوە خۆ بزانم ماهێتیان چییە یعنی خۆ ناکرێ ئەم هەموو شتە جیاوازە بێ لە مەنزەڵێکا بیکوانم ئەبێ ئەم ماهێتە فەحسکەم سۆنەری بۆ بکەم بزانم ئەسڵەن ئەو معدەنەیە کە بە خەڵکی گۆڕان من بۆ گۆڕان خوازیمە خۆ بۆ قەرەباڵخیم نییە منەمە گۆڕانکاری بکە کە ئەم هێزە لە ئەسڵ هێزی گۆڕانکاری نییە عەجەبە بۆچی من دانیشم تاقی خۆم لەوا سەرف بکەم بێم بە شوێنەوە لەبەرەوە من پێویستم بە تێستێکەیە پێویستم بۆ هەیە لە گۆشەیەکی ترۆ سەیری گۆڕانکاری بکەم بۆ ئەوی بزانم ئۆتۆماتیکیان ئەم هێزا بێ ببەشێ لەم تێگەشتە ئەمە قسەکە لەسەر ئەمەیە لەبەرەوە بە قەناعەتی من لە کوردستانی عێراقا ئێمە پێویستمان بەوەیە کە گۆڕانکاریەک لە
مەفاهیمەکانە بکەن و کوتم ینی بۆن منم یەکێ لە چەمکەکان سیاسەتە ئێمە لە سەد ساڵی ڕابردوو پێناسێکمان هەبوو بۆ سیاست ئێستا بە هەمان پێناسە و دانیشین هێزی پەردەوازە کۆکن ینی ئاچینەوە سەر هەمان تونێلی داخراوە لەبەرەوە بەڕاستی پێویستان بە گۆڕانکاریی ڕادیکاڵی جەزری هەیە لە فکری خۆمانە جا من ناڵم مەسەن کۆمەڵگە بێنی یەک تربیدا بێت و بە سرنج بیکەتە مێشک و دواتر گۆڕان قسەکە لەسەر ئەمە نییە هەنێ ئامراز و ڕێگە و شوێنی کلاسیکی کۆنی شەیە کە ئەکری لەگەڵم عقلێتە تازە پێویستێکە دوای باسەوە شەکەین مام سادیەگە ڕێکتر دێ پێم وا بێت تۆ لەگەڵەوە بکەم هێزانە پێویستە کۆ بکرێنەوە نازم ڕێکی جیاوازتێ لە مامسا لەو ڕۆیاچ نا لەو چێڕێی جیاوازم نەبێ بە ینی گونجاندنی ئەو هەمووە سرە جیاوازە لە هەموو کاتێکا قورس بووە بەڵام ئەگەر بڕیارە باز لە گۆڕانکاری بکرێ ڕێگا و ینی میتۆدی زۆر جیاواز هەیە بۆ گۆڕانکاری یعنی ئەکرێتۆ هەموو جیاوازەکانی خۆت لەگەڵ منە خەتێکی تۆخ و هەبێ بیپارێزی بەڵام بەڕاستی لە بەرەیەکا پێکەوە کۆ ببینەوە با تۆزێک کۆنکرێتی تر قسە لەسەر کوردستان بکەینانی ئەو هێزانی دەروێکێتی پارتی کە بە هێزی ناڕازی خۆیان هین کرد ینی ئێستا تا ئەندازەیەک زۆرینیان لەگەڵەوەیان کە ئەگەر بە نەچوونە ناو پەرلەمان و بە نەچوونە ناو حکوومەتیش بێ خۆیان لێکێتی پارتیدا بڕۆک و ناڕازی بمێنەوە بەڵام بۆ نمونە هێزێکی لە ناو کەوانەیەکا گەورەی وەکو نەوەی نوێیانی بۆ نمونە سیرەکەی لە کاتێکا کە پێویستم هێزانە خەتە تۆخەکە بەرامبەر بێکێتی پارتی کە خەتی ناڕازیە تۆخکەنەوەڵێ من ئەچمە حکوومەتەوە پێدوان ینی کێشەی ئەمە دایم هێزێک ینی بۆ منە پێشتر گۆڕان ئەمەی کرد ینی ئەو کاتێککە پێمان و کە خەڵگەویت مەڕۆتەوە ئێمە ئیشمان بەتۆی بۆ یوە کوێزی ناردەنگی ناڕازیمێت و کەچی دوای یەکێتی پارتی کەوت و ڕۆشت ئەو کارە ساتە ئەو تراژیدایی ڕوبەڕوو بۆ کە لە 25 کورسیەوە بۆ 12 دوای ژێسا بۆ یەک کورسی هات پێدوان ینی ئێمە حتا هێزە ناڕازەکانی خۆمان ینی ئەڵێ دەرد لە ئین پند لە مێژوو وەرناگرن مێژووی دووریش نا تەنانە مێژووی 5 ساڵە و پێشیش پێدوانیم هێزانە زاکیریان زعیفە ئەگەر کۆنکرێت بە حەزەکەم زۆر بە کۆنکرێتی قسەم ینی بە نمونەوە بۆی کێشەکە لە چیە ینی من زۆر بەلامەوە سەیرە ئەمە باسی تیۆری پیلانگەڕیمان کرد بەڵام وەکو مامۆساش باسی کرد خاڵی نییە لەوەی کە گرفتی زاتیشمان هەیە ینی گرفتی زاتی هێزە ناڕازیەکانمان هەیە ئێمە باسێکمان لە مەترسیداری نوخبە ناڕازیەکە کرد بەڵام پێمان وایە لە هەمان کاتە ئەوەی پێی ئەوترێن نوخبە لە کۆمەلگا هەر گۆڕانکاری شەر دیسانەوە یەتە دەست ئەو نوخبە ناڕازیەوە ینی ئەو سەرنجانەی لەسەر گۆڕان هەیە و ئەو سەرنجانەی لەسەر هاوپەیمانی نیشتیمانی کە ئەوەی پێڵێن هاوپەیمانەکەی دکتۆر بەرهەم و درێژە بێتەوە بۆ نەوەی نوێ و ئێستا درێژە بێتەوە بۆ هێزی تریش کە هاتوونەتە ناو ساحەکەەوە کە کۆمەڵێک وەجهی دیاریکراومان هەیە هەر یەکێک لەمانە ئەگەر دانیشین و تەپڵەی کەین لە ڕاستیا هەریکە و گرفتی تایبەت بە خۆیان هەیە بەڵام کۆی گرفتەکان ئەتوانین لەوا کۆی کەینەوە کاتێکا کە تۆ هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان و هەیە لە مێژووە ئەم هێزە لە هەناوی خۆیان کۆمەڵی خەڵکی ناڕازیە نەدەرەوە پێیان وایە کە ئەوان جیاواز بیرەکەنەوە لە سەرکردەکەیان و لە نوخبە سەرکردایەتیەکەیان کە هێزێکی کە دروستەکەن ئەجەبا لە پارتی یعنی پارتی تر دەرەچن و دوای ئەوە ئەم جۆرە لە پێ ئەوترێت کۆپیکردنەوە تا ئەگاتەوە تا ئەگاتە نەوەی نوێش کە ئێستا هاتوێتەوە ئەزانی ویستم بڵم گۆڕانکاری بەهی نەکرێ هەرچی خۆیان لە سەرتاوە ئەیانوت گۆڕانکاری بە پارادایمەکرێ پارادایمێکی جیاوازبی ئەتوانی گۆڕانکاری بکەیت زۆر باشە یعنی نیمانەسان پارادایمەمان بابەتەکە بەستەنهانەوەی نوێ نییە قسەمان لەسەر زۆر لەسەر کۆی لایەنەکان یعنی کاتێکا کە ئێمە پارتیەکمان هەیە یەکێتی شێوەکو پارتی بیرەکاتەوە کۆمەلگاڵ ئێمە دوو پارتیمان پێویست نییە یعنی هێزی تریە هەمویان لە پارتیە چن یعنی تاکە سەرکردە من خاوەنی هەموو شتێک بم خاوەنی میدیا بم خاوەنی کۆمپانیا بم کۆمپانیاکە تەمویلی مادی هێزە سیاسیەکە بکە وە قسەکەری سەرەکی تەنها خۆم بم تیمێکم نەبێ ئەم تیمە توانای ئیسیعابی ئەم ڕووداوانەی هەبێەوە ئەجایب مەسەلەن دەسەڵات هینی هەبێ فینکتانک و مەجمعی بیرکردنەوەی هەبێت تۆ نەوبێت کەچی بە تەمای ئەوە بی بڵێ من ئەمەیە گۆڕانکاری بکەم ئەمانە گرفتەکە لێرەوەی شتێکێ
ینی بەچپە باسەکرێت بەس حەزەکەم بەس بە ڕاشکاوی بەدەنگی بەرزیڵە بیرکردنەوەیکێ لە کۆمەلگەی ئێمە کەم هێزە ناڕازیانە پیلانێکە هێزە گەورەکان خۆیان یان نێرنە دەرەوە بۆی دەنگی ناڕازی قوت بن و احتیوایکەن و دوایی ڕێک و پێک بەم دەستا هێزە ناڕازەکە هینەکەن لە پشتەوە بەم دەستی تر ئەیەنەوە بەدەسەڵە ئۆنمونە بابە سەراحەت ینی ئەم قسەی خەڵکە ینی قسەی من نییە و بیرکردنەوەی منیش نیە لە ڕاستە خەڵکانەکەن پیانویان نەوشیرا مستەفا بەڕێکەوتنێک لەگەڵ جەلال تاڵەبانی هاتە دەرەوە ئەیزانی کە هێزی ناڕزای ڕوبەری ناڕزای لە کوردستانە زۆر گەورە بوو بەڕێکەوتنێک تاوانە تێڕوانینی خەڵکەوە لەو تێڕوانینە نیە بۆ ئەم هێزە کۆ کاتەوە و لەگەڵیشیا هەموو ئەوەی کە لە کۆمەلگایە دروست بوو بۆی احتیوای کا دوای بیاتەوە بە خۆیان ینی بەتایبەتی لەملا لە پارتیا کەمتر ئەوە هەستێکرێ بەڵام لێرە هەست بەوە ئەکریانی بۆ من هەتاسا هەمان شت لەسەر نەوەی نوێ لەسەر بەرەی گەل لەسەر ئەمەم هێزانە هەیە جگە لە ئیسلامەکان بەوەی کە ئەمانە ئەنێردرێنە دەرەوە بۆی هێزی ناڕازی احتیواکەن و دوای بیاتەوە بەدەسەڵات ئەم تێڕوانینە تا چەند واقعیە ئەزانی ئەو تێڕوانینە چەندێ واقعی بێ و چەندێ ناواقعی بێ نەتیجەگەی واقعیە نەتیجەگەی واکەوتوێتەوە واتە ئەگەر واژ نەبێ نەتیجەگەی واکەوتوێتەوە یعنی ئێمە خۆمان لە ساتەوەختی دروستبوونی گۆڕانە لەو هەیەجان و لەو با بڵێن هەڵچوونەی ناو کۆمەلگا هەم وجودمان هەبوو هەم بەشدار بووین لە ڕاستیە ئەوەی کە بیرمان لێ کردەوە ینی کاتێکا باس لەوە کرێکێتە میلی پرۆژەکەی کردووە گوێی خۆمانە گرت ئەمانوت گرنگ نەتیجەگەیەتی ئێسش هەر ڕایەک لەسەر ئەوە هەیە کە ئەوە موامەرەیەک بووە ئەڵێن ئەو کەین و بەینەدانێ بۆ خۆی بەڵام نەتیجەکەی ئێستا نەتیجەی خراپە ئەم نەتیجەی خراپە بەڵگە لەسەر ئەمە نییە بەڵگە لەسەر ڕەتکردن بەڵگە لەسەر سەلماندنی نییە بەس هیچ بەڵگەیەکیش دژی نییە ئەزانی ئوستاز من دیسانەوەڵێم بەڵگە لەسەر نەتیجەکەیەتی بەڵام دیسانەوە هێزی کەیت مەسەلەن پارتیوێکێتی بۆچی هێزن بۆ ئێمە بینیمان لە بۆ نمونە زۆرێک لەو شوێنانەی کە ئێمە ڕوبە ڕووبوونەوە لە نێوان هەرێمی کوردستان و دەروەی هەرێمی کوردستانە هەبوو بەڕاستی بە تەواوەتی شکستیان هێنا بۆچی ماونەتەوە لە ساحەکە لەبەرەوەی لە ڕاستیە پاوەری پارە و کورسیان بەدەسەوەی ئێ باشە تۆ هێزێکی ژێت هەمان پارەی پێدراوە هەمان پارە لە بەردەسیایەتی و هەمان با بڵێن سەرمایە گوزاری بەویستی خۆی لە باشترین زەویەکانی شارە لە باشترین شوێنەکانی شارەکە یعنی کۆمەلگا هێشتر گوێی خۆیە گرێڵێ ئەمە بەجێی خۆی ئەچم دەنگی ئێمێت یەیتەوە دیسانەوە خەتەکەت کاڵ ناکەیتەوە خەتەکەت تۆخترەکەیتەوە لەگەڵ یاکە تێکەڵاوە بیتەوە لەگەڵیا پێڵێ من هیچ مەرجێکم نییە هیچ کێشەیەکم نییە و ئەچمە ناو دەسەڵاتوانی گرفتەکان ئالێرەوەی ئەگەر ئێمە بەڕەها قسە نەکەین یەکێشتمانە پارێزین لێ مجاملە داکەمێکێک لە وەڵامە زۆر جوانەکانم دەستکەوت ینی بەڕاستیەوەی کە ئەگەر واژ نەبێ نەتیجەکەی وایە ئەوە قسێکە بە هەندێکگرمە گەر لە نووسینێکا بەکارێ منە بەدزی ئەدەبی و پلێجریز مشتیوە لە قەڵەمی مێ مامەسڵاحەت حەزەکەم لەسەر هەمانتەوە بمێنینەوە ئەوەی کە بۆ بە ئەگەرێک داینێنێن کە کێشێتی و پارتی ئەم تەکتیکە ئەم تەکتیک و تەکنیکەش لەگەڵ کۆمەڵگە ئێمە بەکاربێنین پێ دوانێ نۆخبەی خوێنەوارەوە دەستە بژێری هی سیاسین ئەبێ بیر لەمە بکەنەوە ئەنی ئەگەرێک نییە لە ئەگەرەکان ئەگەرێکی زعیفە وڵێ تۆ پێ دوایە نەوشیرا مستەفا کە دێتە دەرەوە وەکو بە ناڕازی بوون لەو سیستەمە دێتە دەرەوە مەڵێ ئەی بۆی دوای هەر هەمووی ڕێکوێک لە سەبەتێکە ئاات ئەخاتەوە ژێردەستی ئەو دوو هێزە ئەنی لە کاتێکە بۆ نمونە منێکێک لە یەکێک لەو مناقەشانەیە بەشدار بووم بۆ مێژووە ئێڵەم ینی متەمەن گومان ناخەمە سەر نەزانەتی کارشان کەسێکی سیاسێکی گەورەوە سیاسیەکە من تا ئێستاشی لەگەڵا بێ ئاستا مێژووی و فکرەکەی بۆ من زۆر گرنگە بەڵام ئەمە مناقەشێک لەگەڵا بووم 2013 کاڵبژاردن کرا پێم وتم کاک نەوشیروان ئەم چوونە ناو حکومەتە بە هەموو مەقایسێک بە مەقایسی مێژووی بە مەقایسی سیاسی بە مەقایسی ئەخلاقی بە مەقایسی خیبرەی تۆ غەڵەتە وتی ناوانیە وتم چۆن وانیانی تۆ پێ دوایە دروستکردنی حکومەتیا و بەش و بنکەفراوە لەگەڵێکی تو پارتیا دۆخەکە باشترەکاتی بەڵێ وتم بەس من بەو کەم خیبرەی خۆمە و کاتە تەمەنم 33 ساڵ بوو کەوتم کە خیبرێکی وام بەس لە میدیایە لە سیاسەتان نیمە پێم وایە نمونێکم بۆی نایەوە پێی ناخۆش بوو لە ڕاستیە وتم لەوە ئەچێت کە هینە پیاوێک یا ژنێک بێکەوە ژیابن 30 ساڵ دوای لێکتر جیابنەوە دوای پیاوەکە یا ژنەکە چێ بۆ لای ئەوی ترەر کامیکامی نامێ بڵم ژن تۆراوە پیاویش هینە بێوانە ئەنی نمونونەکەمێ جەندەری بێوانێکسانی جەندەری تابێ
وتم قەناعەتی بکا کە بچێتە لە کاتێکە هەردووکیان باشتر یەکتر ناسن کە ئازان ئەمە بەکەڵک نایە 30 ساڵ ئەزممویان هەیە لەگەڵ 30 ساڵ سەررجەیان هەیە لەسەر 30 ساڵ ناخواردیان هەیە لەسەر مێزی ناخواردن دوایی ئەچنەوە لای یەک ینی ئایامە خوگرتنە زۆری پێ ناخۆش و تامەتی نەخێر نمونونەکەوانی بۆ شێوە و ئێمەیشێتی و پارتیە گۆڕی ئەم دوایی نەتیجەی گۆڕینەکەمان بینی نازم تۆ ڕێکی جیاواز تەبێ پێم سەیرانی لەمڕۆ زۆرێکی لە زۆرێ لە خەڵک باوەڕیان وانیانی بەڵێ من کۆمنتەکەی مەسەرەمە دوای چمە سەر بەشێکی تری دی دووەمی ئەو مۆزوع بەڕاستی بەڵێ چکە من حەز ناکەم ئەم مناقەشە فراوانە مەسەن لە نمونەیەکە یا لە کاگەشام نمونە وەرگر هەموو هێزەکانی تری ژۆک و هین وەرگریانی وەکو مۆدلی ئەم نمونە بەڵێ ینی من ناتوانم بەتایبەتی کە من لەناو بزوتنەوەی گۆڕانە نەبووم و کۆمەڵ ئێوە جەنابتان تیابن و کۆمەڵ زانیاریتانە وەڵام منش پرسیارێکەکەم یعنی زای حکمت زۆر لەوانێ لە دوای ڕوودا و ئینسان بڵێ قسە بکە حکمت لەوایە مەسەلەن پێش ڕوودا و چی ئەڵێیت بۆ منە ڕخنێکی عام هەیە زۆر جارسن زۆر کەس بە پۆزێکی سیاسی و پێمانە فرۆشێتەوە احترامەن ئەوەی کە بوا بزوتنەوەی گۆڕان نەچێتە ناو حکومەتەوە بەڵام بیری نەچێ ینی قیادەی سیاسی حرەکاتی وە مەسئولیەتە هەروە قسە فڕیانە لە پشت کۆمپیوتەر یعنی تۆ سیرکە ئەو خەڵکی ئێمە یەکەم تەجروبەی مێژووی لە کوردستانی عێراقا کە خەڵک چەک بەرێتە ئەو لاو بێت لەسەر شەقام داوایکە کاکە لە 920 تەقاکەی لە وڵاتە لە 2011 خەڵک چەکەکەی تۆزە بێدەنگەکە و بۆ یەکەم جا حرەکەیەکە کە ئەم حرەکە شکستیش بێنم بەلای منەوە زۆر کێشە نییە لەبەر ئەوەی تەجروبەی یەکەمە کە موکوڕیشی هەبێ کێشەی نییە بەڵام خەڵک چکە سەرەتایەتی لێ تێگەشتنی وشیاری خۆشی بۆم زۆرە لە حرەکەت زعیف بوو بۆیە پێی وا بوو مەسەن کە کاتێک گەچێ دەنگێکە 5 دقیقە پێچێت لە سنووقەکە و پاش 5 ڕۆژ دنیا گۆڕێ ئێ باشە تۆ حرەکەیەک هەیە خەڵکێک هەموو دەمی کردوێت و تینوێتی و برسێتەڵە پاش 5 ڕۆژ دنیان بۆ بگۆڕە ئەگەر نەچێتە ناو حکومەتەوە ئەی سبەینە هەر ئێوە ناڕاز ئەوانەی کە ئێساڵن بۆچی چویت نەتانە و کارێکا کە تۆ بە تەمای کەی بچانی بە تەمای تاوا پیربی اینجا بچتە ناو حکومەتەوە یعنی اینجا بەم دیوە ئەم ڕەخنەیە ئەیگیرا لەبەرەوە من کەواتە چوونە ناو حکومەتەکەەوە غەڵەت نییە بای ئەوەی کە ئەداکە لەوانە کێشەی دروست کرد بێت سیرکە ئەنجا کاگەستیان بووە من ئەوتم ئەم بەڕاستی ئەمانە مۆزوعی ڕێسینین بەلای منەوە بەشە وەرم مۆزوعەکە بەم بەلایشترە لە حەڤەی شوباتمان هەیە ئێمە وایە ئەزای لە لیبیاش ڕێک حەڤەی شوبات هەیە لە لیبیا حەڤەی شوباتە شۆڕشەکان 25 ژیانیارمان هەیە بوو لە میسر یعنی تقریبا لەم ئەو پەڕی مەغریبی عەرەبیەوە هەتاکو ئەم پەڕی مەشریق عەرەبی کە پێنجوێنە هەمووی حرەکەیەکی جەماوەری و ڕاپەڕین و ئەوان ڕوویە یعنی لە لیبیا بووای بەسەرهات هەر خەتای وزنەوەی گۆڕان بوو ئەی لە یەمەن بووای بەسەرهات ئەی لە سووریا بووای بەسەرهات خەتای ڕێباز حەمدان و سەنگەری گواستەوە یعنی ئەمانە هینە مبررات و خوێندنەوەیەکی سەطحی فوق العادە سەطحیە کۆمەڵگەی ئێمە توانین بڵین هێشتا فێری نەفەس درێژی نەبووە و ئەم خەباتەش خەباتێکی تازەیە بۆ کۆمەڵگەکەمە پێویستمان بە نەفەس درێژیە بەوەی ئێستاشەوە پێت ئاساییانی بەڵێ ئەبێ لەمانەوە فێر ببین بەڵێ ینی من ئەڵم ینی نەک کۆمەڵگە بەعکسەوە ینی من کێشەکەم وایە ئەو نخبی کە خۆی بە مەسەن لە تۆپی سیاسی ئەبینێ نخبەی ڕۆشنبیری و ئەمانە قیادەی ئەم زۆرە لە تەوەهم و لە خوێندنەوەی نادروستەکەن ئەمە کێشەی منە بەڕاستی بۆ بە سروشتی وەری نەگری ئەنی لە 2009 تاوەکو ئێستا تقریبا 15 ساڵەکە وایە 13 ساڵەکە بە 13 ساڵ ئەکرێت ئەو هەموو شتە ناگۆڕدرێ بۆ گۆڕانکاری مەدەنیش گۆڕانکاریەکی هێمن و هێواش و لەسەر خۆیە بەڵام گۆڕانکاریەکی مسۆگەر و نەتیجەکانی درێژخایەنە بن ینی بۆ ئەو بەو دیوانە خوێنین و بۆ منە کەسێکی کۆ نەوشام مستەفا کە مێژوویەکی لەگەڵ خوێن و یەکتر کوشتن و ئەوەیە هەبووە ئەنی شتێکی کۆمەڵگەی ئێمە پرۆڤێک بە کۆمەڵگەی ئێمە بکەوە هەموو هێزەکانی دیکەشیانی ئەوانی کە دێنە دەرەوە ینی کە دەستدایانە چەک بۆن منە هێزێکی وەکو بەرەیگەل بۆ نمونە وەرگین ئەوەی کە دروستی کردووە بڵین لە سلکێکی ئەمنیا بوو بەڵام ئێستا ئامادەیە بێ خەباتی مەدەنی بکە بۆ ئەم دیوە ئیجابیە نبینی تۆمان پرسیارەکەم لە تۆنی ینی پرسیارەکەەوەی پرسیارێکی گشتیانی بەس ئەبێت نەفەس درێژ بین ئاسایی ئەم شکستانەش ڕۆمانتەیەکە و ئەبێ بەس درێژ ینی چی بکەین بۆی کە لەم نەفەس درێژە ئیسفادە بکەین ینی ئەوەی کە هەردووبارە بکەینەوە پێم وا بێ شتێکی ڕێگایکی باش نیە زانی مامۆسایمە جانیبەکانیمان خوێندەوە جانیبی یەکەم تەیدی مامۆسامان کردوتمان بە تیۆری موعامەرە بە تەواوەتی پول موعامەرە بووە ئەوەی جەنابی باسی کرد لە
مەغریبی عەرەبیەوە تا ئاگاتە هێزی نەودەوڵەتی دەستی تای بەڵێ ینی گومانی تیانە ناکرێ هەموو کێشەکان کێشەی ناوخۆیی بوو بێ بەڵام زانی ئەو تیۆری موامەرەش بکەین بە علاگەیەک و هەرچی کێشەکانی خۆمانەیە پێ هەڵواسینەوەش بۆ خۆی مشکیلێ ئەوەش بۆ خۆی مشکیلێ ئێمە ویستمان باسی دیوی ناوەوەشی بکەین باسی دیوی ناوەمان کرد لە ڕاستیا بەرنمەیە کە تۆ نزیکەی 40 دقە بۆ 50 دقە کاتێک هەیە لە ڕاستیا فریای ئەوە ناکەوی هەموو گرفتەکان باسکەین کاک نەوشیروان خۆی لە خوێندنەوەی دیوی ناوەوەی ڕووداوەکان جەناب دەزانی زنجیرەیە کتێبی هەیە لە باسی ئەنفال و لە باسی کیمیاباران نایەت سەرزەنشتی خەڵکانێکە کاکەڵێ بۆچی ینی پێیان ئاسایی نییە کە کەسانێکە گەرجوڵان و خەباتیان کرد کۆمەڵێک گرفتیش ڕووەدا لە قوربانیشی لەیەکەوێتەوە نمونە بە جەزایرێنێ نمونە بە جەزایرێنێتەوە کە وڵاتی 1 ملیۆن شەهیدە نمونە بە فەلەستینێنێت ینی بۆ ئەو کاتە کە ساڵی 1989 نووسیوێتی کتێبەکە یعنی ئەڵێ خەڵکی فەلەستین نەهاتن بە بزوتنەوەی ڕزگاری خوازی فەلەستینی بڵێن ئەم هەموو خوێنە بۆ هیچ دەستکەوتان نەبوو بۆ بەس لە ڕاستیا دوای ئەوە فەلەستینیش نیشانەی پرسیاریان لەسەر خەباتەکەیاندانا و خەڵکی با بڵێن ئازادی خواز و خەڵکی ناڕازی لە کوردستانی شامافی خۆیەتی لە دوای ئەو ڕووداوانەی کە لە حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی و یەک لە دوای یەک ڕووداوەکانی ناو بزوتنەوەی گۆڕان و وەکو مامۆستا باسی کرد ئێمە تەنها بزوتنەوەیەک بە هەموو تەرکیزەکەمان ناخێنە سەر بزوتنەوەگەشمان قسەکردێکی سیاسی نییە لە متەڵەقی سیاسی و کەیسە گۆڕان هێزێکی گەورەیە وەک ئیش کاریگەرێکی گەوری لەسەر وشاری سیاسی گروپە کۆمەڵایەتیە جدیەکەکەین کە لە بزوتنەوەی گۆڕانە بە ئەجێندایەک و بەشداری کرد بۆ گۆڕانکاری لە کۆی کۆمەڵگایە و بە جۆرە لە جۆرەکان بێ ئومێت کرا بە کێشە بەو نەخۆشیە گواستراوانەی کە لە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزی سەرەکی بوو لە مەنتیقاوە بزوتنەوەی گۆڕانیش زۆربەی زۆری با بڵێن ئەوەی پێی ئەوترێ بنکە ڕێخستنەکەی زۆرتری لە لێکێتی نیشتیمانی وەریگرت بوو نەخۆشی گواستراوی خۆی هێنایە ناو بزوتنەوەکەەوە پڕی کرد لە تەکەتول یعنی پڕی کرد لە دەستەگەرایی پڕی کرد لە کۆمەڵێک بەرژەوەندی خواز و نامینبەری جیاواز نەبوو مینبەری جیاواز وشەیەکی زۆر ئیجابیەوە ئەبووتیایە لە ڕاستیا بەر نەبوو بەقەدەر ئەوەی کە یعنی بانێچینەوە سەر هەڵسەنگاندن بۆ بزوتنەوەی گۆڕان ئەمەیە بڵێم بەس بە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانەی کە لە دوای ینی بەعکسەوە ئێستا لە دوای ینی من تەیدی ئەو قسەکەم کە خەڵکانێک پێیان وایە بزوتنەوەی گۆڕان زۆرێک لە هاوکێشەکانی گۆڕی ئەمەی مامۆسا باسیەکە کە یعنی هەنێک کاری بۆ ئێمە ئاسان کرد و مبادرەی هەبوو چ ئەوانەی تریش با بڵێن نەزرەی ڕەخنەگرانەوە پیان وایە زۆر پرۆسەی تێکدا هەردووکیان نەتوانی کۆکەیتەوە و باردووکیان بەدی واقعیەوە بکە دیوی ئیجابی و دیوی سەلبیش ئیجابیەکانیش تۆزێ ببینین ینی هێزی گۆڕانخواز لە کوردستانە بە گۆڕان و ئیسلامیەکان و نخبەی مەدەنی و میدیای ئازاد و ئەوانە ینی شتێکیان کردووە سا لە کوردستانە بۆ نمونە با ئیجابیاتی یەکێتی و پارتیش ببینین بۆ نمونە هێزێکی وەکو یەکێتی ئامادە بوو دەسەڵات دەگەڵ گۆڕانە بەشکە ئەدای گۆڕان خراپ بۆ جنا یەکێتی ئامادە بوو محافزیای تێشتیای تێ پارتی ئامادە بوو نیوەی حکوومەتت تەسلیم وەزارەتە گرنگەکانت تەسلیمکە خۆت ئەدەین بۆ پێدوانیە خەلەلەکە لە هێزی گۆڕانخوازە جناکێتی پارتی ئامادەن دەسەڵاتت لەگەڵا بەشکەن بەس تۆ خۆت بەهێز نیت و استراتیجیت نییە ینی سا بۆ نمونە هەولێر ژێر دەسەڵاتی پارتی بە هەموو ئەو ڕخنانەی لێی هەیە ینی بۆچی پێدوانیە هێز ئێمە ئەبێ ڕەخنەش لە ڕووبەرە ناڕازیەکە بگرین بەوەی کە خۆی ئەدای باش نەبووی جنا ئەو هێزانە ئامادەن سوڵتەی لەگەڵادا بەشکەن ئەزانی مامۆسا ئەو بابەتە بابەتێکە تقریبان زۆر فراوانمان کرد بۆ ئەوەی کە ئێمە ئەگەر باسی کێشە زاتیەکانی بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ئێمە بکەین بە بێگومان پڕێتی لە کێشە و ئاریشەوە ئەتوانین دەیان و سەدان کێشە ڕیسکەین واگەر ئەمانەوە باز لە کێشەی یەکێتی و پارتی بکەین نەخێر دوو حیزبی داپلۆسێنەر و دوو حیزبی قۆرخکار و پانتایی گشتیان بۆ خۆیان بردووەوە هەر هێزێکیش لەگەڵ خۆیان ناشەریکەن
دنیای گرفتی بۆ دروستەکەن و دنیای وەک ئەڵێ مارەتۆپی و فڕێنە بەردەمی نایڵن پرۆژەکانی بەڕێوە بچێ دیسانەوەگەر لەم بوارە قسە بکەین قسە زۆرە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئەترسێنێ و بە تایبەتی سیگناڵی ئەم ئینتیخاباتە تازە شتێکی تازەی پێوتین ئەوی شەوەیە ئەو لێشاوە لە خەڵکی ناڕازی ڕۆژانە کە مامۆسا لە پێش بەرنمەکە ئاماژەی پێەیە کە بەڕاستی میدیای کوردیش میدیایەکی زۆر زۆر کاول و وێرانە احترامن بۆ میدیاگەی جەنابتان لە ڕاستیە خەڵکی زۆر زۆر ڕێزم هەیە پۆخڵەوات و خەڵکی پاتاڵی کۆمەلگایان هێنا ئەیان کرد بە تایتڵی گەورە و تایتڵی گەورەیان بۆ نووسی فلانە کەس گەڕایەوە بۆ ئەو شوێنە یعنی خەڵکانێک کە کۆمەلگا یعنی وەلای ناون وە لە ئێسایە هیچ ئومێدێکی گۆڕانکاری پێی نییە ئەوان وا پیشانیانەیە کە بە عکسەوە ئەوە پشتی کۆمەلگاشکا و چوونەوە پشتی دەسەڵاتەوە لە ڕاستیە شەڕی دەرونی بەڵێ مامساجان زۆر سپاس دەکەم لە بەر پراوەگەش میتر بەرەو تەوابوونەوە ئەمێ بێم وەلای جنابەت بۆ یەک دوو پرسی بچوو ینی پێ دوایە کۆمەڵگەی ئێمە ئەوەندە دۆخی خراپە ئەوەندە بێوزەیە کە ناتوانێت گۆڕانکاری بکە یا ئەمە لە وەهمی نەخۆشێگەچێت کە لەسەر جستەی هەیەی بەڵام دوای فترێک کە جستەی هێزی تێگەڕێ سێرەکاتوانێت هەستەی ئیش بکەوە پێ دوای دۆخەکە بە هەمان شێوێ کاک یاسینجان یەک مەسەلە هەیە زۆر گرنگە ئەوی ژەوەیە ئینسانێک کۆمەڵگەیەک زیندەوەرێک ئەو کاتە بەهێزە کە دەسەوە بۆ خاڵ نقاتی قوت لە خۆیە ئەوە لە خۆیان دۆزێت و بەکارێنە هێز دەرەکەوێت هێز نمایشەکە بەڵام ئەگەر دەستی بر بۆ شوێنەکانی تر لەو کاتە ئەو کۆمەڵگەی هێزەکانی دەرناکە کۆمەڵگەیکی ماندووە کۆمەڵگەیکی زاهرن مردووە کەواتە بێ کە ئەو کۆمەڵگەی تەرکیز کاتە سەر هیواکانی نەک ناومێدیەکانی بەڵێ یعنی ئەسڵن مەسلەی ناومێدی یعنی شتێکە فەوق العادە بارکراوە لەو کۆمەڵگای بەو شێوەی نێکاکە یعنی ئەو ناومێدی باسەکرێ بەو جۆرە نیە وەکو بیدایەتی ژوتم ئەم ناومێدیە بەڕاستی دەست و تێگەشتنی سیاسی لە پشتەوەیە یعنی ئێستا ئەمە لە شارێکە دانیشتنەکە سبێن لافاوێ بێت سوزان بوو مەلەزەی بەم شارە بڕوخێت چیەکەین دوایەوە ئایا هەمومان هەر لە قڕولیتی لافاوەکە ناچین خان و دروستکردنەوەی تا بژین ئەی باشە بوو لە مەجای سیاسی پێمانەوە نه ئەمە قەدەر توی 1000 ساڵی تر وایە کەواتەمە دەستێکی سیاسی و تێگەشتنی سیاسی لە پشتەوە ئێمە ئەبێ ئەم پەتایانە ئەم نەخۆشیانە ئەم مەقولاتانە لەناو خەڵکاین بکەین بەرینەلاوە زۆر سپاس دەکەم مامۆستاجان یەک دەقەم هەیە یەک پرسیاری تایبەت لێکەم چۆن ئومێد بەگەشی پێڵینەوە گۆرانێکی کاکاوە هەیە کاوە حەمە ساڵاڵە گەر ئومێد نەبووە ئێستا تۆزیشم نەمابوو ینی پێدوانیە ئومێد زۆر گرنگە بۆم کۆمەڵگای ئێمە و بەردەوام ئەگەر حتا بە شێوەی تەڵقینیش بێ بەردەوام پێی بڵین کە ئومێد هەیە تکایە ناومێد مەبە تکایە مەمرە پێدوانیە ئەبێ ئەو بکەیت بەتاکید هەر کەسێک بیەوێ ئەگەر لە کۆمەلگایە بێوێت جوڵەیە بکە جوڵەکەی پێویستی بە هێزێکەیە ئەو هێزە هێزی سەرەکیەکەی بریتێ لە ئومێد سەرباری ئەوەی کە لە ئێسایە بۆ نمونە پلانمان هەیە بۆ نمونە خۆکۆکردنەوە و هەتا دوایمانەیە لە ڕاستیا ئەوەی کە پێ ئەوترێ هەوڵێ بۆ کۆکردنی هەموو ماتە وزە و ئەو وزە شاراوانەی لە ناو کۆمەلگای ئێمە هەیە بریتە لە پێدانەوەی ئومێد کە من پێم وایە ئەم خەڵکانەی کە وەکو ئێمەمانان پێشۆخت بە هەموو هێزە ناڕازیەکانمان وت پێمانوتن هەڵبژاردن ئەو دنیا نییە ئەو میکانیزمە نییە و ئاساسیحریە نییە کۆمەلگاکە ئێمە بگەێنێتە کەناری ئارامی کۆمەلگاکەوا لێمەکەن بەڵام بەداخەوە پێیان برد پێ دوایە وزە هەیە ومێتێ بەس ڕێگاکە خەڵاتەوە ڕێگاکە خەڵەت کەس ئەوەش نەخوێنێتەوە لە قسەی ئێمە کە هەڵبژاردنمان پێ ڕەبزە بەقەدەر ئەوەی کە میکانیزمی هەڵبژاردنەکە ڕاستکە بوو کە لە بەرژەوەندی دەسەڵات بوو هەروەکو ئەوەی کە ئێستا بەرەمات پێشەوەی هەڵبژاردنەکە بێ دۆخەکە ڕاستکەن ئەنج هەڵبژاردن زۆر سپاسانەکەم مامۆستا فاروق عەبدوڵڵا عەزیز و خۆشەویستی من مامۆستا هادی حەمەڕەشید دووبارە عەزیز و خۆشەویست یاخوا بەخێر بێن دووبارە زۆر سپاسانەکەم کۆ بە بەرنامەی لەگەڵمانە بوون بەڕێزان خۆشەویستان تا بەرنامێکی دیکە تا بە کاتی عەقڵێکی دیکە بەخواتان ئەسپێرم بە ئومێدم ساغ و سەلامەت و تەندروست بن و بە نیازی دیداری زۆر سپاس دووبارە بۆ